خۆتان نەزانەمە نووسینگەی گەلە نووسینگەی پەرلەمانە خەڵکێکی زۆر ئەمڕۆ هاتوو سکاڵای تۆمار کردووە و ئێمەش ئەو سکاڵایەنە لە ڕێگە یاساییەکانەوە بۆ نەزاهایان بۆ مەحکەمە بەرزەکرێتەوە ئەگەر ڕێگە یاساییەکانیش دادمان نەدا ئەوە ڕێگای مەدەنیتر هەیە بەڕاستی ناکرێت ئەمە قابلی قبولکردن نییە لەبەرەوەی خەڵکێکی زۆر دەرچوان چەندێکە چاوەڕوانی ئەم دەرەجاتانن کە بیان خۆیان ببینایە کە تەعین بوونە ناکرێت لەو هەموو دەرەجەیە دواتر ئەو دەرەجانێک کە ئیعلان کراوە نزیکەی 410 دەرەجەی دیار نییە ئەمە بە چی شێوەیەک بۆچی گومان ئەوەیە ئەو دەرەجانەکە ئیعلان نەکراوە بۆ کێدانراوە چۆن دانراوە چۆن تەوزیعەکرێ گەندەڵی زۆر تێدایە و قابلی قبولکردن نیە. مدیری تربیە استقالەدا و استقالەکەدا تا ڕۆژ یەکشەم وڵات ئێمە لەگەڵتانین بۆ هەموو شتێک بە ڕێگەی قانون ئەوەی بکرێت پشتیوانتان ڕێگەی قانون نەبێ ئەو ڕێگاکان ترەگرینە بەر بەڕاستی نامانەوێت ئالۆزی لە شاری کەرکووک دروست بێت لەبەر چەند خەڵکێک کە بە شێوەیە نایاسایی کاریان کردووە. کێشەی تێدا هەیە کە مجموعی ئەو دەرەجاتانە ئیعلان کراوە بە پێگەی جوغرافی پێکهاتەی شاری کەرکووک دانەمەزراوە سەبارەت بە ئەو خاڵانەی کە دامەدراوە بۆ دامەزراندن گرفتێکی زۆری تێدا هەیە کە خەڵک هەیە 40 خاڵی هەیە بەڵام خەڵک هەیە 8 خاڵی هەیە پێی دامەزراوە هەروەها سەبارەت بە دێیەک یاخود ماڵێک خێزانێک توانیویانە لە دەیەک 19 کەس لە کۆی کەمتر لە 20 کەس لە دانیشتوانی خەڵکدا بمەزرێنن و لە بنەماڵەیەک یاخود یەک ماڵێک تەنها 3 کەسیان دامەزراندووە دەیان ڕێکاری یاسایی تر هەیە ئێمە هەمولایەک ئاگدارەکەینەوە لێرە بە نیگەرانیەکی زۆرەوە ئەڕوانینە ئەم دۆخە و تاکیدی ئەوەش دەکەینەوە هەموو ڕێکارێکی یاسایی دەگرینە بەر